چەند چەکدارێک لە بەشی پشتەوەی بنکە سەربازەکە هێرشیان کردوتە سەر بنکەکە و لە هەمان کاتدا خۆکوژێکیش بە ئۆتۆمبیلی بۆمبڕشکراوە لە دەرگای پێشەوەی بیناکە خۆی تەقاندێتەوە. لە کاتی هێرشەکە هێزەکانمان توانیان دوای 10 دقە بارودۆخەکە کۆنتڕۆڵ بکەن و هێرشبەرەکان بکوژن. بێگومان ئەم ئازایەتیەش بێ قوربانی نابێت. بەداخەوە 3 سەربازمان کوژرا و 5 تریشمان بریندار بوون. بەڵام بە دڵنیاییەوە ئێستا دۆخەکە کۆنتڕۆڵ کراوە.